زۆر جاران بەداخەوە دەبینین لەبەر ئەو ترسا نەخۆشی وە هەبووە کە زۆر بە ئاسانی چارەسەر دەکرا، ینی بۆ منەگرەیەکی بچوو بووە هەر ئێمە دەمانتوانی بیبڕین مەثەلەن هەر لەبەر ئەو ترسە تەجیلی کیلۆتەجی کاتێک خوا نەخواستە بۆتە سەرەتان. چۆن فمەسەریان ئۆتە مەثەلەن قوڕحەیەکی هەیە برینێکی هەیە ئەو برینە چارەسەر ناکات تووشی تەسببوونەوە دەبێت یان ئۆتە گۆڕانکاری بەسەردێت. جا بۆیە ئێمە ئەو مەسیجە دەمانەوێت بگەێنین. ئێستا لەوانەیە سەردەمی پێشان جیهازەکان متتەوەڕ نەبوون، احتیمالە سۆندەکان تۆزێک ئەستور بوون و بەنج نەبوو مەثەلەن، بەڵام ئێستا هەم سۆندەکان باریک بۆتەوە، ینی تەسەوڕ ناکەی چەندە باریک بۆتەوە، ینی هیچ کێشە لەمانە دروست ناکە و زائیدەن ئێستا بەنج هەیە مەثەلەن نەئاگەی لە خۆیە نەژانی هەیە نە زۆربەی کات، ینی هەندێک ئیستیثناءاتی کەم هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئاوایە. بۆیە هیچ پێویست بە ترس ناکە بەڕاستی بەتایبەتی بەنج بە تایبەتی بەڵێ نەخێر نانانە. ئێستا ئەوە مەسیجیشی زۆر گرنگە. ئێمە زۆر جاران ینی ئەو مناقەشەیە دروست دەکەین، ینی دوایی من زۆر جار مەثەلەن بە نەخۆشەکان دەڵێن ینی نازوور چییە خۆ تۆ سۆندەیەکە و کامیرایەکە لەگەڵ گلۆپێکە نە عملیاتە نە شوێنێک دەبڕی نە شوێنێک هیچ ینی وەکووایە مەثەن ئەگە لێرەوە بێ وەکوایە شتێکی تۆزێک پاروێکی گەورە قودەی مەثەلەن ئەتوار ئاگادێنی ئەسڵەن ئێمە ئەو ئیشە دەکەین بۆی، ینی کە دەیبێ ژوورێ و دەیهێنێ دەرەوە، ینی نە عملیاتت کردووە نە بڕینت کردووە نە خوێن بەربوونی، ینی هەندێک ماکی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی شتێکی ئاسانە سادەیە بەڵام زۆر گرنگە.